اما هروها بحثا ما في جبر خبرنا زاروكان لامريكا وراكيشان دوی درباره ده و هروها روشا كامبا هولي لباكرو روجلات سوريا وهناك بابت دندكن. ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا ڕۆژی سێشەمە زیاتر لە 40 میلیارد دلار یارمەتی زیاتریان بۆ ئوکرانیا پەسەند کرد. پرۆژە یاسای یارمەتیەکان بۆ ئوکرانیا بە 368 دەنگی ئەرینی و 57 دەنگی نەرینی کۆماریەکان پەسەند کرا بۆ ئەوەی ڕەوانەی سینات بکرێت و پێشبینیش دەکرێت پرۆسەکە لە ئەنجومەنی سیناتدا بە خێرایی بەڕێوە بچێت. سەرۆک جۆ بایدن 2 هەفتە لەمەوە پێشداوای لە کۆنگرێس کرد کە 330 بلیۆن دلار یارمەتی زیاتر بۆ ئوکرانیا پەسەند بکە. بەڵام یاسادانەران بڕیاریاندا پارەی یارمەتی سەربازی و مرۆیەکان بۆ وڵاتە زیاتر بکەن. ئەمەش لە کاتێکدایە هەندێک لە کۆماریەکان دژی پرۆژە یاساکە بوون و ڕەخنەیان لە دیموکراتەکان گرت سەبارەت بە ناردنی دۆلاری زۆری باشدەرانی ئەمریکایی بۆ دەرەوە. دیموکراتەکانی نزیک لە بایدن لە کۆنگرستا زۆری نەن، بەڵام پرۆژە یاساکە پێویستی بە دەنگی کۆماریەکانیشە بۆ ئەوەی لە ئەنجومەنی سیناتدا پەسەند بکرێت. انجمن نونران ایرو گاوک گرینگ آوید جبو شاندنا پیام کزلال یا هر دو پارتیان جه اوکراین و روسیا و جهان را کو امریکا لگل اوکراین دماکو او دموکراسی خوال برانبر ایریشن روسیای د پاریزن کوشکا سپیگوت ام سپاسیا سرکتی انجمن و اندام کمیتا پیوندیدار دکن جبو کل سرانسری جهان کار دکن دا کووه که به جهبینن و سپاسیا پشتوانی دوالیا بهز جبو پیش نیازا سروک دکن جبو پیدا کرنا آلیکارین اولکاری آبوری مرووی و خوارنه ین پر پیویس جه اوکراین را لسرانسری هرمه و لجیهانه. سیناتۆر لندزی گراهەم و ڕیچارد بلومنتال داوا لە وەزیری دەرەوەی ئەمریکا دەکەن کە رووسیا وەک وڵاتێکی پشتیوانی تێرۆر دیاری بکە. ئەوان داوا دەکەن ئەنجومەنی سینات هاوکاتی دەنگدانیان بۆ پاکێجی یارمەتە دیاراییەکان بۆ ئوکرانیا دەنگیش لەسەرەوە پرسە بدەن و گراهەم گوتی پارە زۆر گرنگە، بەڵام ئەگەر بتوانن لە پاڵ ئەو پارەشدا رووسیا وەک پشتیوانێکی تێرۆر دیاری بکەن ئەوە فشارێکی زۆرتر بۆ رووسیا دروست دەبێت و ئەو گوتیشی سەرۆکی رووسیا ڤڵادیمیر پوتین تێرۆریستە و بلومنتال سناتۆری دیموکراتیش گوتی ئەگەر کەسێک هەبێ سمبولی تێرۆریزم و توتالیتاریزم و ئەشکەنجە بێ ئەوە ڤڵادیمیر پوتینە و رووسیاش بەداخەوە لە دەستی ئەودایە. برپرسن وزارت بروانی امریکای دبیجن هولدان روسی جبو راوستاندنا گهاندنا پیوستین و جبلخانه آن جبو هیزن اوکراینی تباندورک نکریه. پیودار پنتاگون جان کربی روزا سهشنبه روزنامه‌وان را گفت ام تباندوره لسر گهاندنا آلیکاری مادی ین جبو اوکراینای نابینن نه جه انجام لیدان لسر اودسا و نجی جبر لیدان لجهندن او آلیکاری هر روز بردوام دکن. کاربدست اوکراینی روزا سهشنبه گفت روسیا بندر گرینگ یا اودسای تک بر ده هولدانه که دا کو هلین دامین کرن و شاندنا چکن روجاوایی ین کو جبو کیو آستنگ بکه. بله جبو دوی درباره ده دویجم بلکی روشا اوکراینای هر دچه به تایبەتی داوا امریکای داجی پشت کفام دزانن کو بره به آلیکارین هنکی بچوک نهاجی بر هر دچه برفرهتر دبن آلیکاری و دبن سر آستا ام بیجن برفرهتر ل اوکراینایجی. بله صالح راپورتێکی ترمان هەیە لەسەر یارمەتیەکانی ئەمریکا بۆ ئۆکرانیا دەڕۆینە لای راپۆرتەکەی دیکەمان. نۆی مانگی پێنج لە زۆربەی ئوروپا بە ڕۆژی سەرکەوتن ناسراوە و لە رووسیاش ئەو ڕۆژە پشووی فەرمیە و یادی سەرکەوتنی یەکێتی سۆڤیەت بەسەر ئەڵمانیای نازی لە جەنگی جیهانی دووهەمدا لەو ڕۆژەدا دەکرێتەوە. هەردوو سەرۆکی رووسیا و ئوکرانیا لەو ڕۆژەدا وتاریان پێشکەش کرد و سەرۆک جۆ بایدنیش لەو ڕۆژەدا یاسای قەرز و بەکرێدانی بۆ ئوکرانیا ئیمزا کرد کە ڕێگا بە ئوکرانیا دەدات بە شێوێکی کاراتر داوای چەک لە دژی رووسیا بکە. یاساکە ساڵی 1940 یارمەتی هاوپەیمانەکانی ئەمریکایدا کە لە شکەسێنان بە ئەڵمانیای نازی بینەری راپۆرتێک بن لەم بارەیەوە.
دوهی و ایرو یک دگرن سروک امریکا جو بایدن پروژه قانون زندی کرنا پروگرامکا سردم شر دو یه جهان امضا کر کلوی دمی آلیکاریا روسیا و بریتانیا و ولاتین دی کربو ده شر دیجی نازیان لیوه جار دیجی روسیایه. توانین گوروز دکن سینور در باز کرنه او بهای شر نه ارزانه او خرادس کرن بهاتره. قانون لینت-لیز یا بکریدان آلاوین لشکری بو دیموکراسی و بروانی اوکراینا به پیشگیری کامازنا هر دو پارتیان گهشت اوفیسا بایدن که گهاندنا چکان بو اوکراینا ساناهی و لزگین دکد. اف قانون لدمکتت پنتاگون زانیاری لسر درباز کرنا ولاتین اوکراینا بخورتی بو ناف روسیا پیش راز دکد. اوه پیوندی به بند 108 یا قانون لینت-لیز و هیا و یا دیار نها روسیا آرمانجا قازانجی جوادگری. رخصتی امنستی انترنشنال یا مافی مروان دبیجت او بلگه لسر ادعاین تاوان شری هنه. We do have indications that Ukrainians are being taken against their will into Russia. مزانیاری هنه که اوکراینی به حزاوان بو روسیا تینه و گوهستن. اوه نسر دریا دولت که برپرسه. که هزین روسیا لدمکازوی به سال لکیف انجام داینه. روسیان آهنگا روژا سرکفتن گیرا و ولاتن سوویتا بری بیر اینانا سرکفتن بسر شر درنده ادولف هتلر دگرن. روسیا نمایش کالشکری پیک اینان و هیرشن آسمانی به بهانه کشو هوای حلوشاندن. سروک روسیا ولادیمیر پوتین گوتارک پیشکش کرد و اوکراین و روش آوا بگف ناف کرن. تو شرج بو ولاتی خواه و پاش روژا خواه دکی دا کسک وینین شر جیهانی دوام جبیر نکن حتی جبو بکوژان دجمنان و نازیان لجیهان نمینه. لی سروک اوکراینا ولودیمیر زلنسکی دی ویدیو که دالدما گوتارا پوتین در کفت روژا سرکفتنا اوکراینا را گهاند و گوت اوکراینا دست جه پارچه که ارد خو برنادن و امشری وکو بابو باپیرین خو بو پاراستنا پیش روژا زاروکن اوکراینا دکین. او کسین او توان درندهی رژیم هیتلری ایرو دوباره دکن و لدی فلسفه نازیان دچن سرنا کبن. حتی آنها ولاتین یگرتین امریکا نزدیکی 4 میلیارد دلار جچک و آلاوین لشکری هر جدما دست پیکرنا هیرشا روسیا ل 24 مهادو پیشکشی اوکراینا کرینه و سروک بایدن داخوازا 33 میلیارد دلار زیادتر حتی مهینه با اوکراینا دکد. 3 میلیارد دلار آلیکاری جبو اوکراینا یکر انجمن نونران 40 میلیارد دلار اریکر اونها او دچه سیناتوی جبو اریکرنه جبو رونی کرنا و مجاره انها هفکار ما دخیل شموج پیش کنگرس امریکا به مرای دم باش دخیل ده کنگی من ببیجن سیناتو دنگدانی لدور وان آلیکاریان بکو چه ته چاوری کرن؟ ایرو بچکو انجمن سیناتوی بجوج بود دنگدانی لسر هندک پروژه اندیان هندک وكوبتين بابتين دي لدياركو سينات رنگ ودانا حتى رادي كي انجمن نونر انجي و بي پسند كرين او برياركو لانجمن نونر هاتي پسند كرين ام دي بينين مساله كو كوماري ديمقراط بسر مساله اوكرانيا يگرتينا يان يك هالويستن اجا تشافرت كتيكرن كو بي پسند كرين بساناهيو زاننجي سلوك بايدن نهاد خوازر لزي بكل پسند كرناوي چكو لدمكينيزيك لچنتروجين دي اف اليكارين ان برافاني جبو اوكرانيا و بداي ورا او دخوازا اف برا لبردزبا جبو بردوامي اوي او اليكارين باش دخيل اف اگر اف ورا اليكرن هر حالت دبشي ورا اليكرن اف و چجوره آلیکاری بنه یعنی وکو آلیکاریان بره بن تنه برفرهتر بن یعنی و جوره وان آلیکاریان ولی گوهرتن سر اصلا لشکری نظام یعنی چه جوره آلیکاری دی پاکیت دا هبن بله بگمان بری کو مثلا آلیکاری به اف پیام که ج کنگرسی امریکی و ج امریکیان ج روسیا را و ج جهان را کو امریکیه گرتینه لسر مثلا اوکراینیا و بردوام بل سروینا برانیا و آلیکاریا کو هاتی پسند کرین کو زانن پترج دا خوازا سروکیه جی و بو مثلا برافاني باش بدي امزان مثلا اريكاري مروفاني مثلا ابوري لي بو مثلا تشكداري با مثلا تشكي با بتايبه تيجي وي تشكي كو نها پیشکتنا روسیا د دریای دا د دریا رش دا به راوستاندن کوم ځانن او چندي هول دا کو
لە عێریشی بەندەرێکی بکە کوگەلکی گرنگە ji بۆ گەهاندنا ئالیکاریên cîhanê ji Ukrayna re û taybet jî alîkariyên çekî. باشه دخیل اگر روسیا هول ده و خو برپرسین اوکراینی جی گوتن کو انا یعنی کو روسان بندرک اودیسا جناف بر یان جیان بیجن ایریش کر و دمه اگر ریل وان آلیکاریان ورا گرتن امریکی کارن و درباره ده چه بکن یعنی چاوا وان یعنی میکانیزما گهاندنا آلیکاریان و چاوا با اگر ریل وان هاتا گرتن جالی روسان با ئەم نزانن ئەم وەکو دەبیژم نەکارن بێژن چونکو ئەم گەلک ناگەهداری ئەو شێوەیە برێڤچۆنا شەڕیە بە لێوەکی مگوتی لە ئۆدێسا کوونەها گەلک تێبمبە بارانکردن رووسیا لە دۆنباس بگشتی هەرێما دۆنباس و گەلکی شەڕی لێ گەرم دکا و دیارە زانیاریین وەزارەتە بەڕەوانیا بریتانی و حتا ڕێڤەبەرێن ئاگەهیین ئەمریکاژی وەسا پێشبین دکن و پۆتین وێ شەڕی لور گەلکی گەرم بکە تایبەتژی لە کێف و خارکێڤژی باش يعني اوكراني برف بيش ودشن اجا مثلا ور الشر بتر تيغارم كرون ومثلا وقتا قلت تجي الاوديسا او بندري كو جرينجا روسيا هول دا يعني هطا راديك نهاويران كريا لي ديسان ديغال هندي جي علي كاري ديغان جي دريا رجدا لي همو هول اون كو او روسيا نكاربا بقها راديك علي كاري راوصلي شاب اقربو وشاب او سيناريو شرينا الرنجا ام داخل اگر ام بدن برچوان کو روس دری بریدم که عالی کیف وان نافچین ام ببیجن باکور و روج اوا وکشیان و بهتر به عالی روجلات و با شور اوکراین و چون جی کو ام ببیجن هریما دنباس جی کو جدا خوازن عالی گرن روسیا لوی درینه يعني امريكي بيشبينيه وين دكن كو جارك دون روس اگر وان هريمان كنترول بكن جارك دن ايريشي وان اف تشين دن بكن لوي تاني لوي دري بمين او دبيجن زانيارين كو ام دبيهيسين دبيجن كو تايبلجي بريطاني وامريكي جي كو سروك بوتين دخوازا ويفتر هرا يعني بالترين هريما دون بازدان نمينا برو روش او كبيجن روش هلاتا يعني هريمين دي بقرا او هريم وقتا قلت يجي برانيك خلكيوي هتا راديك سرب روسيا الفنا يعني روسي زارن زمانا وبشتفانيا روسيا الورهيا لديارة نيازا بوتين اوكو لغور زانيارين كو ام دي بيسنج اغاين بريطاني وانا كو او هشتا پێشوەترها عردی دی بگرە لێنها کێشە هەندی داە ji بۆ رووسان کێشە ئەوە کوونە لە کێف نە لە خارکایف نکارن پێشوەچۆنا بکن بەرۆ ڤاژی بەلکو ئۆکرانی لەشکری رووسی پاژە برنا ڤگەڕاندنە بەێ دەخلێ شەمۆتش پێش کۆنگرسێ بێمەڕەوەی گەلک سپاس بووە زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتە لەگەڵمان. سعید خەتیبزادە گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕۆژی دووشەمە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان کە ڕێکخەری یەکێتی ئەوروپا بۆ توێژی ناوکی لەگەڵ ئێران ئەم هەفتەیە بە مەبەستی زیندووکردنەوەی ڕێککەوتنی ناوکی ساڵی 2015 سەردانی ئەو وڵاتە دەکا. خەتیبزادە ڕایگەیان کە ئێرنیکە مۆرا ڕۆژی چوارشەمە لە تارانی پایتەختی ئێران چاوی بە عەلی باقری سەرۆکی دانوسکاری ئێران دەکەوێت. ئەو گوتی ئێران لەگەڵ ئەو لایەنانەی کە لە دوای کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنەکەدا ماونەتەوە گەیشتونەتە ڕێکەوتن لەسەر دەقی ڕێکەوتنەکە و ئاماژەی بەوەشدا کە ئێران و ئەمریکا بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە ڕێگەی نوێنەرانی یەکێتی ئەوروپاوە لە پەیوەندیدان. خەتیبزادە جەختی لەوەش کردەوە کە هۆکاری وەستانی گفتوگۆکانی ڤیێنا بە شێوەیەکی سەرەکی ئەمریکایە. بۆ زانیاری لەسەر دوایین هەواڵەکان لە مەڕزیندووکردنەوەی ڕێکەوتنە ناوکیەکەی ساڵی 2015 دەڕۆمە لای هاوکارم بەڵێن ساڵح کە ڕاستەوخۆ لەگەڵماندایە. بەڵێن دەنگم هەیە؟ بەڵێ ئەو کاتت باش. ئەو کاتەوە باشتر. بەڵێن لەم ماوەی ڕابردوودا زۆر باس لەوە دەکرا هەروەک لە راپۆرتەکەشە باسمان کرد کە دەڵێن ئێران دەڵێ لە زۆربەی یان ئەمریکاش هەروەها دەڵێ لە زۆربەی بەندەکانی ڕێکەوتنی ناوکی بڕیاریان لەسەر دراوە و هەرماوە تۆ ئەوەی کە بە زووترین کات ڕابگەێنرێ. بەڵام تاوەکو ئیستا یەکلا نەبووەتەوە بۆ هۆکارەکە چییە؟
بەفراوەی کە جناب داماژۆ پێکرد زۆر دروستە ئێمە لە ساڵی پارەوە کە و توێژە ناوچەکان لە ڤێننا دەستی پێکردووە زۆر جار لە گەورە کاربەدەستانی ئەمریکاوە هەروە بەشێک لە ئەوروپاییەکانیشەوە گوێمانەوە دەبێت کە دەڵێن کات بەبەریەوە نەماوە بەڵام وادەیەک دیاری نەکراوە کات بەبەریەوە نەماوە واتە درێژە کێشانی ئەم وتوێژە ناوچیانە ئەومان بیر نەچێتەوە کۆمەڵە بیانوو هەیە لەلایەن ئێرانەوە هاتوۆتە ئاراوە یەکێک لەوانە هێنانە دەرەوەی پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێرانە لە لیستی تێرۆریستان گرنگ ئەوەیە کە ئێستا وتوێژەکان گەیشتۆتە قۆناغێک نەبنبەستە نەکراوەشە بنبەستە بەو ئەندازەی کە ئەتوانین بڵێین نەگەیشتونەتە ڕێکەوتەکەەوە مۆر نەکراوە نە ڕێکەوتنیی کراوەشە چووکە پێدەچێ لە ڕەهەندی ڕێکەوتنی ناوچی ئێران هەوڵی ئەوە بدا بێتە دەرەوە. بەڵێن وەک نتپرایز دوێنێک ڕایگەیان کە 70% ئەو با بڵێن سزانەی کە بەسەر ئێرانە سەپێنراوە بۆ سەر سپای پاسدارانی ئێرانە. بەڕای تۆ بەم پێیە ئایا ئەگەری ئەوەی هەیە مادام 70% سزاکان بۆ سەر ئێران سوپای پاسداران دەگرێتەوە بەو پێیش کە وەک دەزانیت لە نێو ئەمریکا بەتایبەت لەلایەن کۆماریەکانەوە زۆر فشار دەخرێتە سەر بایدن کە سوپای پاسداران لە لیستی تێرۆران نێتە دەرێ. پێ دوایە ئەگەری ئەوەی هەیە کە ئەمریکا نەرمی نیشان بدا بەرامبەر بەو پرسە و سوپای پاسداران لە لیستی تێرۆردا بهێنێتە دەرێ؟ بە سەرەتا بەوە دەست پێ بکەین جێک سڵڤان ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا لە یەکێ لە کۆڕبەندەکاندا لە وڵاتانی کەندا و جەختی لەوە کردەوە کە ئەمریکا هیچ پلانێکی نییە سوپای پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێران لە لیستی تێرۆریستان بێنێتە دەرێ ئەمە خاڵێکی تر هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بە تایبەتی ئیسرائیل عەرەبستانی سعودیە میرنشینە یەکگرتوەکانی عەرەب نیگەرانێکی زۆریان هەیە نەکرد بەرامبەر بە ڕێکەوتنە ناوچیەکە بەڵکو بەرامبەر بهێنانە دەرەوەی سوپای پاسدارانی شۆڕشی ئیسلامی لە لیستی تێرۆریستان سزاکان بەڵێ زۆربیان سەپێنراونەتە سەر پاسداران لە ئێراندا بەڵام ئەومان بیر نەچێ هەر هەمووشی پەیوەندی هەیە بە ڕێکەوتنە ناوچیەکەەوە بەڵام هەتا ئێستا کە قسەی تیادا دەکەین ڕێک ئەوە ڕای ئەمریکایە و بە تابەتی ئەم بەڕێوەبەرایەتی بایدن کە مەسلەی پاسداران لەگەڵ بەرنامەی ناوچیدا دوو دۆسەی تەواو جیاوازن. باشە بەڵێن ئەگەر بە کورتی وەک دوایین پرسیار وەڵامی ئەو پرسیارم بدەیتەوە کە وەک دەزانی ئێران پرۆپاگەندەیەکی زۆر دەکات سەبارەت بەوەی کە سەرکەوتوو بووە لە ئەو دانوستانەی ڤێنا و دەشڵێ ئێمە لە با بڵێن هێڵە سوورەکانمان دەست ناکێشین. پرسیارەکە ئەوەیە بەڕاستی ئێران سەرکەوتوو بووە؟ بەفراوەی ماگەر بێت و پێداچوونەوەی بکەین بە مێژووی زیاتر لە 40 ساڵەی کۆماری ئیسلامی ئێراندا هەمیشە لە قۆناغە جیاوازەکانیشدا هەمیشە شکستەکانی گۆڕیوە بە سەرکەوتن زمانی لێدوانی بەرپرسانی ئێرانی لە دەرەوە جۆرە زمانێکە و لە ناو وڵاتەکەدا جۆرە زمانێکە ئێستا با ئێمە هەر تەنها سەیری کاریگەری سزاکان بکەین ئەو ڕێژەی هەژاری و برسێتی و بێکاری کە لە ئێراندا هاتۆتە ئاراوە تەماشا دەکەی میدیاکانی سەر بە کۆماری ئیسلامی ئێران وها ئاماژەی پێ دەکەن کە گەلی ئێران یاخو حکوومەتی ئێران توانیوێتی بەرەنگاری سزاکان ببێتەوە بەڵام باز لە برسێتی خەڵک ناکە زمانی پروپاگەندەکان ئێجگار زۆرن و ئەو جۆرە زمانی کە کۆماری ئیسلامی ئێرانیش بەکاری دێنێ جۆرێکە لە جۆری چاواشەکردن بە تایبەتی بۆ ناوخۆی وڵاتەکە خەڵک لە دەرەوە دەزانێت چی دەگوزارێت لە ناو ئێراندا ئەم زمانی ئێرانیش بەردەوام دەبێ درێژەی دەبێ بەڵام لە هەمان کاتیشدا قەیران لە ناو قەیرانە بۆ کۆماری ئیسلامی ئێران خۆی دروست دەکات. بەڵێ زۆر سپاس بەڵێن بۆ کاتەکەت. سپاس دەکەم. آژانسا نوچەیە نیفەرمیە ئێرانê tesnîmê îro çarşemê ra gihand ku pasdarên şoreşa îslamiya Îranê çeperên komên terorîst wekû ew bi nav dike li hewlêra paytexta Herêma Kurdistana Iraqê kir armanc tesnîm her wiha got bingehên komên terorîst li navçeya Bakurê Iraqê di nav de jî Partiya
دموکراتا کوردستان ایران د دمن بوری د چندین جاران بونا آرمانجا ایریشن پاسداران لگور مدیا دولت پاسدار شورش اسلامی د ماه آدار دا گوتبو کوه ناوندین استراتژیکین اسرائیل لهولیر کرن آرمانج بۆ زانیاری زۆرتر لەسەر ئەم ڕووداوە دەڕۆینە لای پەیامنێری دەنگی ئەمریکا ئەحمەد زێباری لە هەرێمی کوردستان. ئەحمەد ئەو کاتت باش. دەنگم هەیە ئەحمەد؟ بەڵێ ئێستا دەنگ دێت. باشە. ئەحمەد دوایین زانیاریەکان لەسەر بوردمانەکانی ئێران بۆ سەر ناوچە سنووریەکانی هەرێم چین کام لە ناوچەکانی بردومان کردووە؟ بردومان بەرزەکان واتە لە بربزین کە سەر بە قەزای سۆرانە و قەزایکە لە پشتمانەوە دیارە لەو زنجیرە و بەرزەیانە تا دەگاتە قەزای چۆمان لەوێ بردوماران یعنی بە پێی کاربەدەستێکی باڵای حیزبە کوردیەکانی ئێران کە پێ ڕاگەاندم کاکەمێک پێش ئەم بەرنامەیە بردومانەکە هەر بەردەوام بوو لەو شوێنانە هەموو ساڵێک یعنی لەم سێ ساڵەیە لە مانگی پێش تا مانگی هەشت وەکو بەڕێوەبەری ناحیەسیدەکان پێوتم بردومانەکە لەو دەڤەرانە دەکرێت تووبارانی ئەو دەڤەرانە دەکرێت لەمەوە ئەو سێ ساڵەدا ئەوان دەڵێن یەک کەس گیان لە دەزەوە سێ کەسیش بریندار بووە کە خەڵکی سیدەکان بووان یعنی بە بیانووی ئەوەی بەفرا و حکومەتی ئیسلامی ئێران تووبارانی دەڤەرەکە دەکات کە وەک خۆیان دەڵێن بیانوەکە بوونی بنکە و بارەکەکانی باشە ئەحمەد هیچ بنکە و بارگایەکی حیزبەکانی کوردستانی ئێران لەو ناوچەیانە هەیە لەو دەڤەرانە بەگشتی نییە وەک کاربەدەستانی حیزبە کوردیەکانی ئێران دەڵێن هیچ بنکە و بارگایەکی سابت لەو دەڤەرانە بەگشتی نییە ئەوەی کە ڕەنگە لە ئاشکەوتەکانە لە شوێنە دوورە دەستەکانە یعنی بە دیاری کراوی و بە بەرچاوی و بەڕوونی ئەوان هیچ بنکە و بارگایەکیان لەو دەڤەرانە نییە ئەمە وەکو بیانوویە حکومەتی ئیسلامی ئێران کە هێرش دەکاتە سەر بنکە و بارگەکانیان باشە ئەحمەد دەمەوێت بزانم هەڵوێستی بەرپرسانی هەرێمی کوردستان سەبارەت بە بردومانەکانی ئێران چییە بۆ سەر ئەو ناوچانە؟ داوا دەکری کاڵویستی لەسەری باڵا لە عێراق وەکو حکومەتی عێراق وەکو دەوڵەت بێتە دەنگ و بێتە سەرخەت هەڵویستی خۆی بەجددی ڕابگەینە لەسەر ئەم بردومانانە و پێشکردنی سەروەری خاکی عێراق بۆیە بەردەوام گلەی و ڕەخنەکان ئاراستەی حکومەتی عراقی دەکرێن ینی بەپێ ئەو زانیاریانمی کاربەدەستانی حکومەتی هەرێمی کوردستان دەڵێن کە پێیان ڕاگەیاندووما دەڵێن ئێمە داواکارین کە حکومەتی ئیسلامی ئێران ئەم هێرشانە نەکات چونکە ئەمە بێهۆکارن تەنها لە هێرشانەدا خەڵکی سیڤیل و خەڵکی مەدەنی دەبنە قوربانی بەردەوام داوای ئەوە دەکرێت ینی کاربەدەستانی کوماری ئیسلامی ئێرانیش پێیان ڕاگەیاندوم لە دوای ڕاپەڕینەوە دوای 91 تا ئێستا زیاتر لە 400 کەسیان لە هەرێمی کوردستاندا لە عێراق تیرۆر کراون کوژراون لەناو براون ینی بە شێوازی جۆرا و جۆر لەناو براون لە ڕێگەی دانانی بۆمبەوە لە ڕێگەی مۆشەکەەوە لە ڕێگەی تۆپبارانەوە لە ڕێگەی درۆن و فڕۆکەوە لە ڕێگەی ڕەفاندنەوە ینی بۆیە ئەمە دەمێکە ئەم تۆپباران و ئەم هێرشانە بۆ سەر بەتایبەتی ئەندام و کاربەدەست و لایەنگرانی حیزبە کوردیەکانی ئێران لە هەرێمی کوردستاندا هەر هەیە بۆ ئەوان داواکارن کە هەڵویستێکی جدی لەسەر ئاستی عێراق بێتە دەنگ کە سەروەری خاکی عێراق پێشێل دەکرێت لەلایەن کوماری ئیسلامی ئێرانەوە بەڵێ زۆر سپاس ئەحمەد زێباریمان لەگەڵ بوو لە هەرێمی کوردستانەوە بەڵێ ساڵح بەداخەوە وەک پامنێرمان باسی کرد بردومانەکانی ئێران جیا لەوەی کە هەتاوەکو ئیستا لەوانە بێت زۆرە لە ئەندامەکانی حیزبەکانی کوردستانی ئێرانیان با بڵێن گیانیان لە دەستدا بێ بەو هۆوە هەروەها خەڵکی ناوچەکەش دەبنە قوربانی ئەفژی بەفرا و نیشانەوەی کرد دێکە عێراق وڵاتێکی نەسەقامگیرە ئەگەر وا بێت چمکی نەتەنە ئێران تورکیژی ئالیکیدا ئێریشتیکە و بێژن بەهانایە کو ئێریشی بنگەین پارتیا کارکەری کوردستان پەکێکی کە هەر حال لەوێ دەرێنا کوکی بەردەوامن بەرنامەمەیشی لەڤر بەردەوامە هەر حال ئەم دەوێ ئەوێدا ژی ئەم بەحسا لە ئەمریکای بەحسا مافێژ بەرخۆبرنا زارۆکان ژالیە ژنان و کۆ بووە جهێ ئەم ببێژن ئەوێن تند دناوێنا کۆماری و دەموقراتاندا هەر حال بەری وێژی ئەم دچنە ناوەرێکی دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان
برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب بدن پزانین و نوچه جیهانه. گروپێک لە یاسادانەرانی دیموکرات داوای کۆتایی پێهێنانی مشتومڕەکانی سێنات دەکەن سەبارەت بە ئەگەری هەڵوەشاندنەوەی یاسای لەباربردنی منداڵ و چالاکیەکانیش بۆ پاراستنی مافی لەباربردن لە ویلایەتە یەکگرتووەکان لە گەشەدایە و هەر بەردەوامە. نوێنەرانی دیموکرات دەڵێن ئەم پرسە کە تەنیا ژنان و چینی هەژاری کۆمەلگا زیاتر دەکاتە قوربانی دەبێت ڕابگیرێت و پەرەی پێنەدرێت. بری بریارا دادگاه بلند یا کو دیاره ده مافی دستوری جبرخوبرنه لامریکای بداوی بینه وزیر خزینه جانت یلن روجا سهشنبه گفت که راکرنا مافی جنانی جبرخوبرنه ده باندورین پر زیانکر لامریکا هبن و گفت از باور دکم که راکرنا مافی جنانی بریارداینا لسر آنین و جبرخوبرنا زاروکان ده باندوره که پر زیانکر لسر عبوریه بکه و ده جنان به 10 سالان لپاش بهیله رووی وید و گهشتنا بیما ساغلمیه ده ناو ده جی برخوبرن بو سدما زیده بونا بشتاریا ده کاران ده و هشت که گلک جن ده بستانان بقدینن و ده هاتوان زیده ببه. دموکرات هول ددن ریج لوی رشنویسا دادگاه بلند بگرن و دمکی دا کوان پشتگیری انجمن نونران هیا او ده لسیناتو راستی رکبریه که تند بین جبو آگاهیم بهتر دوی درباره دن ها هفکار ما اوزلم یاساک جه ناوند نوچه دنگ امریکا به مرایه دم باش اوزلم ایرو و دموکرات لسیناتو چه بکن؟ دمباش صالح اوی ایرو قانونا پیشنویس قانونا دموکراتان کود برفنبارا 2021 ده دبن قانونا به ناوی پاراستنا ساغلمیا جنان وره سناتوی و پیواجویا دنگدانی وره دست بکرن وکی تیزانین کو پیشتی کو مدیا امریکی دسسیا گلانی دا پیشنویسا داوی یا قانونا دادگاه بلند اشکره کر دموکراتان او به فرمان سروک جو بایدن اف پیشنویسا دمودستانین کنگرس امریکی لی خویا دکه کو او دموکرات روبروی گلک استانگیان ببن جبرکو کمارین لسناتوی دیار کربون کو و دیار دکن کو او دیجی و پیشنویسه در بکن باشه یعنی لسیناتوی و چه او ببه از دبیجه از باورم هناك كوماريا بحثا او ام بيجن ميكانيزما فيلباستر بكن او بتخوازم تجهنكي جبينارا شيروفا بكي فيلباستر تشاواد بالسيناتوي بله صالح فیلیباستر شوازک تکنیکی یا کنگرس تکانه یا کنگرس امریکیه اگر partiyek yancı komariye partiyek yancı komek dici peşnivise kanunu be dukarın bu karanina şevaza filibuster nikaşın ser ve kanunu drej bakın da ku ve kanunu asten bakın yancı bu tevahi derhısına ve dereng bakının te peşbini kırın ku Kongresa Ameriki jibo dengdan despênekin ev komarî ve şewazê bikar bixînin û bo davîkirina filîbasterê jî kanûnek cuda pêwîst dike ku şêst endamên civata senatoran gerî dengê xwe bidin lê ji ber ku bi tevahî Kongresa Amerîkî de sed kursî hene û ev sed kursiyan di navbera komarî û demokratan de dabeş bûne xweya nake ku demokrat deh endamên komariya qenc bikin ku alîkariya wa bikin û pêvajoya filîbasterê bidawî bikin. Başe uzlem yani ev nakukiyên ku hene di nav kongresê her hal li derve li nav cadeya Amerîkî jî di navêna alîgirên komarî û demokratan da û alîgirên ji ber xwebirina zarokon û em bibêjin dijberên wê jî hene li ser erdê xwe pêşandan dibin çi agahîn nû divê derbarê delcem te hene بله وکی می راپورتین خویانی بری دایجی پارو کربون ج سیاسی گلانی ورول سرانسری امریکی هم بر و هم جی بو پیشگیریا و پیشنویسا دادگاه بلند یا سر مافی جبر خبرنه گلک خو پیشاندان تنه کرن لگلک جیان گلک کس هاتن دسته سر کرن جارجان انجی تنددشی هات دیتن آنها لبر کنگرسا امریکی بریا دنگدان دست پی بکه کومین جنان و مافان
خۆپێشاندانێک لە داردەکەن لێ تێ خۆیاکردن کو ئەزلام خاڵەتە زەلال بوو ئزلام Gelek یاساک spas. ژێ ناوەندا نوچەیەن دەنگی ئەمریکا گەلێک سپاس gelek spas. بەێ بەفرا و براسی تشتێکی بالکێشە ینی ئەو تەکنیکا فیلۆباستر لە ئەمریکا تەنێ هەیە کەسێک دوێ ڕابە بە ئەخڤە نەهێلە پرۆسە بگە ئاستا دەنگدانێ ینی دەبێ نەچێ دەستاوەکیش چێ نابە هەنێک جاران مدیتنە و تەنێ چیرۆکا دخوێنن پرتوگەکە چیرۆکە لەبەر خۆداتین دخوێنن تەنێش بۆ بند بکەن ئەفژی هەنێک دەموکرات هەوڵ ددن کوێ پرۆسەی تەفدا ژناو ببن لێ پرۆسەیەکە دەم درێژ بەڵێ ساڵح تەنانەت بە پێی ئەو زانیاریانەی کە دەستم گەیشتووە لە دوێنێ لە خوێندنگەکانی با بڵێم ناوچەکانی ڤێرجینیاش منداڵان لە مەکتەب چوو بوونە دەرەوە و ڕای خۆیان سەبارەت بە ئەو یاسایە دەربڕی بوو هەندێکە دژی وەستا بوونەوە هەندێکیشان کە خۆیان بەلایەن گریژیان دەزانن با بڵێن دفاعیان کردبوو یا بەرگریان کردبوو لە هەڵوەشانەوەی یاساکە بەڵام راپۆرتی دیکەش و سەرنجڕاکێشمان هەیە بەڵام پێش ئەوە راپۆرتەکانی دیگە ڕابگەێنین دەڕوێنە لای ناوبڕێک وەرەگرین و دەگەڕێنەوە وڵاتان. چاوی واشنگتن بەرنمەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. بەخشەرانی نێودەوڵەتی ڕۆژی سێشەمە لە بروکسل شەشەمین کنفرانسی خۆیان لەسەر سووریا ئەنجامدا و ڕایانگەیان کە نابێ خەڵکی سووریا لەبیر بکرێن تەنانەت لە کاتێکدا کە جەنگی ئوکرانیا سەرنجی جیهانی بۆ خۆی ڕاکێشاوە لە کنفرانسەکەدا بڕی 6.4 میلیارد دلار بۆ یارمەتیدانی سووریا و وڵاتانی دراوسێ کە میێوانداری پەنابەرانی سووریا دەکەن کۆکراوەتەوە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە پارەکە نەچێ بۆ حکوومەتی سووریا لەو کنفرانسەدا نزیکەی 7 وڵات و ڕێکخراوی نێودەوڵەتی بە ئاژانسەکانی نەتەوە یەکگرتوەکانیشەوە بەشدار بوون. شەڕی سووریا لە ساڵی 2011ەوە دەستی پێکردووە و ئیستا 12 ساڵە بەردەوامە و زیاتر لە 9 میلیۆن کەس تێدا کوژراون بە گوێرەی ڕێکخراوی یۆنیسێف 9.3 میلیۆن منداڵی سووری لە ناو وڵات و دەرەوەی وڵات پێویستیان بە هاوکاری هەیە لە ئیستادا. هەر لە سوورێ لە کامپا هۆلێ دە بهتری 10,000 ژن و زارۆکên malbatên Daişê hene ku ji 7,000 zarokên ji 66 welatan pêk tên. Ev zarok dibin bandora nerînên tund yên dayîkên xwe yên Daişî de ne ew fêrî tundiyê dibin û cilên Efxanî û cîhadiyan li wan dikin. Efxaniyên bêhter agahî bêhter di vê raportê de. Ev kampa holê ye û ev jî beşî biyaniyan li kampê. Li vê beşî li gorî daneyên netewên yekbûyî nêzîkî 9,000 zarok û jin hene. Ji wan 7,000 zarok hene ji 66 welatan. Li vê derê jinên malbatên Daişê berdewam zarokên xwe ser îdeolojiya Daişê perwerde dikin. Hin ji van li pêşkemirê direvin. Di vê vîdiyê de got me bi dest xist ji rêveberiya kampê diyar dibike got zarokekî bêtirî 10 salî bûye îmam li pêş hejmareke zarok û jin li mêj dike. Ev yek li gorî îdeolojiya Daişê got ev zarok bûye emîr û mubaye'a wî kirine an got ew bijartine bibe lîderê wan yê leşkerî û olî. Li vê derê vê koma jinan erê kirin got biaxivin. Dibêjin got بجل و برگین زاروکین وان یین جهادیستانه دی او ببن جهادیستین پیشاروشه. نعم ان شاء الله مجاهد ان شاء الله. او ببن جهادیست ام باورن دی دولت اسلامی و گره و زاروکین ما دی ببن جهادیست. اری ام وان پرورده هر تشتی دکین. دما ام بهتر نزیک دبن کریارین تونجی لسر زاروکا دیار دبن. مینا وی زاروکی گو بجلن افغانی گوته ناسین. آنگو جلو برگین جهادیستان گفا کشتنی لمدخواه و جمره دبیجه گاور أقتلكم أنت لا والله إذا أنا الدولة ما راح أقتلكم أنت مو دولة إسلامية أمي وبكجن ودولة إسلامي فقرة وأمي وبكجن هن دولة إسلامنا هن قاورن
اف جنجی دما مدید کیرک نیشانی مدا مساجا گفا کشتنیه لنزیکی بازارا ویک بشی جنک اریکر گوبا اخوه عبدالله جنک هم ولاتیا چینیه بخودی دو زاروکانه دبیجه گونها خورترن و او زاروکین خواه پرورده دکن عبدالله دبیجه گو ایریشار سرکرتیکا صناعه دسباتا في سالي ده مورالي وان بلنكريا وان بهيستر كريا. بعد ما طلع الإخوة هاجموا هيك يعني بصراحة نحن فرحنا لأنه راح يرجع للإسلام والإخوة راح يطلع من السجن. بصراحة بالنسبة لنا يعني هم يطلع من السجن بعد 3 سنوات هاي مو شيء طبيعي يعني يضل بالسنين صح ولا لا؟ أصلا نحن أقوى من قبل. كيف؟ ما نحس حالنا ضعفاء. بشتي هيرشا سرگرتیگه سینا ما کیف کر. ام نباورنده حیا هفسرین ما دزیندانی دبن. ام جبری بهسترن راست دما ام جبا خوزی درکتن ام قلس بون. لینها ام بهز بونه. لهر دوری بهز بونه. دناف کمپیده ام زکاتی ددن هف و لجنین هجار ناف مده بلاف دگین. كلياتنا أغنياء في المخيم نجمع مصاري وإذا عندنا مصاري كبير نطلع كثير نطلع زكاة ونوزع على الأخوات. بردوام اف زاروك وجنين تونديين مالباتن داعشي ايريشان بيكتينن هر وها دناوا بشين دنداي سوري وعراقي ده حفتانه قربانيين سردستيشانين داعشي هنا او بتشكان تينا كشتن وهن جارانجي شرو بفچون بسلاحان دردك هفد ناف برا وان شانيان وهيزن اولكاريه لكامبي لجهه كي جدا جناف مالباتن داعشي ينتوند لكامبي هجمارك مالباتن قربانيين سردستيشانين داعشي هاتنا بجيه كرن جو جهكي أولى أحمد جنك عراقية جو قفا كشتني لي هاتيا خوار وهاتيا ذاقو هستن في بشي أحمد سر مجارة بكار آنينا زاروكا وبرورديا وان داخفة دبيجة شانين داعشي بهزبونه وشكت دستوان دهنه لازم تنتقموا لأبهاتكم لازم تظل يعني دايكن زاروكان جوان را دبيجن دوي هون وكا بابي و ببن جهاديست وان روجانا پرورده دکن داعش نوج جسدی کم کنترول کرینه چکین دستی وان هنه حیاکو روکت جی هنه چکین دستی وان هنه حیاکو روکت جی هنه و ماین سردستان چه کرینه سفرية يفخخونها يخلونها مال تفجير يعني محضرين شيء كبير هم اف ديمن جؤوديا كنترولي يا كاميريا لكامبيه تيدا آلك رشتي هلدان ميناغو بيجن افدر دولتا اسلامي لكامبيه زانا عمر دنگي امريكا كامبا هولي براستيجي كامبا هولي لباكروجلات سوريا بيه برسكريكا كو چافدير دبيجن بيوستي بچار سريه كماينده جبو كامبا هولي هيا اگر نا ويروش هر خرابتر ببه جبو البر ايريشن داعشي لكامبي رخصتنا نرويجي NRC كو لكامبي كاردكه كاري خراوستان جبو زانيارين بهتر نها پیامنير ما زانا عمر جي قامش لوي بمرايا دم باش زانا روشا نهايا كامبي چاوايا دم باش بله نها ايرو درو هناك ايريشن شانين داعشي لسر هن ريخستنن لسر اوفيسن ريخستنن جولوي داري كارت كن وك نهاتا بري ان زمانجي NRC ايريشك لسر هاتبو چيكرن NRC نها كاري خورا وستان لي هن اوفيس دنجي وك تختورن سينورنا ناس اوجي لراستي ايريشك هاتو بري نها لي نها او بردوام دكالي هن تدبير هاتنا قرطن شخوا ان ريخستن دن وكي هاي فاسور كردجي تدبير او لكاريه زيدا كرنه دنافا روشكي بر مترسيدار ده اوجي كاردكن باشا زانا اگر اف ريخستن كاري خراوستين وام دزانن بريجي نتوين گرتي باواكي راست راس اليكاريا ناگين نافا كامبا هولي ودمي خلكي نافا كامبي دا وي چاو بك يعني بيوستين خلكي روجانا وي چاو بگن وان اگر اف ريخستن مروواهيجي كاري خراوستين جخوا لغوري شو باندني د شانين داعشي ارمانجاوي افيغو او ريخستنا ورن راوستاندن روشكي برچيبونه و تبليهبونه د هندري كامبيتا ورت شكرن داكو روشن رافي يان بروتستوي مزن شر دركفن او دخوازه هناكي خرجر و تبليهبيه تشيبك داكو سوديجي بكري د ملي اولهيده دبغو هن ارمانجنوي رافي هنا ان هناك اذن هنا شخوا نزيكي حفتي حزار كسي يعني جو او ريخستن هاتن راوستاندن كاري خو راوستاندن وي دمي وي
يعني نتني روشكي آلوزي نتني دواري أولهي ذهبه ويروشك آلوزي دواري مروفيد جلكي مزجها باش زانا اگر ام زان کو ریوبریا خوسر جبری واجد ولات جواکان افراد توید خوازک وان چکدارن داعشیان جی کمانی زاروکن وان ببن ولاتن خل و دره یان دادگاه بکن یانو پرورده بکن ریوبریا خوسر دوی درباره دا با واکی دمکین ها چه چاره سریه دکاره دا بین بکل کامپی بله نهاد وقت تدبير اولكاري دكار دابين بكين نهاد كامبا هولي هاتيه دابشكرين لسر بشان هناك دافرجي هاتنا فقطاتن جير بيجن دافرين اولا بتايبتي او كسن جو لراستي قفانتين ان دربل وان كتنو بريندار بونه جالي شانين داعشي وان فتقاتين ودخن دافرك اولاده جدر فيفي تدبير اولكاري درفا كامبي هاتنا اسكرن لدنافا كامبي دي لغوري شوباندني بشف کامپ ناوا کامپی ج کنترل دردکوی و جیر کنترل شانه داعش دنه بهتری کسی که گومدید وقت راپور جید هبو پیشوچونا گچه بویی گو داعش سلاح هجمارا سلاحك مزنقش يا دستويد نافا بني خالات زلال بو زانا عمر بهمنير ما قامش لو جالك سباس بو واغا هي سباس کەناڵی ئەلجەزیرە ڕایگەیان کە ڕۆژنامەنووسی بە ئەزمموی کەناڵەکەی شیرین ئەبوو ئەقلا لەلایەن هێزەکانی ئیسرائیلەوە کوژراوە ئەو کاناڵە گوتی ڕووداوەکە لە کاتێکدا بووە کە ڕۆژنامەنووسەکە ڕۆماڵی هێرشەکەی ئیسرائیلی کردووە بۆ سەر کەمپی ئاوارەکانی جێنین لە کەناراوەکانی ڕۆژاوا. ئەلجەزیرە داوای لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد لێ پێچینەوە لە هێزەکانی ئیسرائیل بکەن لەسەر بە ئامانجکردن و کوشتنی بەمەبەستی ئەبوو ئەقلا و گوتیشی ڕووداوەکە کوشتنێکی دەڕەندانە و پێشێلکردنی یاسا و بەها نێودەوڵەتیەکان بووە. ڕۆژنامەوان و چالاکوانên ئەفغانی کو ڕەڤیانە پاکستانê پشتی کو تالیبانê di tebaxa 2021 da destelatdariya xwe li Efxanistanê bi dest xist dibêjin ku ew li ser siberoca xwe ya li Pakistanê bixemin û bang li civaka revnetewî dikin ku alîkariya wan bike û wan ji welatekî sêyem bi cih bike. روزنامه‌وان و جالاگوانên Efganî ku şiya bûn ji desthilatdariya Talîbanê ji Efxanistanê birevin ji bo harîkariyê bang li civaka navneteweyî dikin. Ew dibêjin ew li Pakistanê neemînin ji ber bandora Talîbanê li welatê. ما ترس ما از همکاری طالبان پاکستانی با طالبان افغانستان هست. طالبان پاکستانی راستاوراز به طالبان افغانستانی تکلی هنه. اگر طالبان لافغانستان کسکی بکنه آرمانج اشکره کوه بریکا طالبان پاکستانی هرشه لوی کسی بکن. پشتی کو سالا بوری طالبان دستهلاتداری جنوب به دستخوا و اینا باندورن تند لسر روزنامه‌وانان و مدیایان دانان. لگوری لکولین نوین فدراسیون روزنامه‌وان ناونتوی یا جاودیریا مدیای نزدیکی 600 حتی 1000 روزنامه‌وان ج افغانستان رویاینه. و 203 حتی 300 سازین راگهاندنی هاتنه داخستن. لپاکستانی پنابرین افغانی جواکا ناونتوی دخوازن که وان جبیر نکن. خواست ما از جامعه جهانی ام بانک لجواکا ناونتوی و چاودرین مدیای دکن که رژموان افغانی جبیر نکن و دوزین کسین که لورن بشوپینن و جبو درخستنا کسین لافغانستانی آلیکاری بکن. هن پنابرین افغانی لبر بنگه UNHCR لاسلام آباده خوا پیشاندان دکن و دخوازن که وان وگوهسن ولاتا کی دن. گلک جوان کاغذین خواهین تومار کرنه دراندن که نیشانک بو جبو داخواست کرنا هفدیتنا دوم جبو وگوهاستنا وان. او دبیجن اوه 8 مهن او لپاکستانینا و هیجی لبندینا. ایرو ام بشتاری وی خو پیشاندانی دبن مکاغزین خو چیراندن تنجیب و کود لی خو خوش بکن جی ایرو پیوه ام تشتکی ناخوازن لی ام دبیجن هیدی بسم بکجن مینا کو درشمامه دبیجه. پشتی دستهلاتداری طالبان لافغانستان دمها 8 یا سال 2021 کنترل به دستخوا و گرد امریکا و حوالبند نوی به هزاران افغانی گوجیان وان دمطرسی دبو جوالات درخستن. هر وصا به هزاران افغانی جبر ترس و کنترل طالبان رویان ولات دوروبر و جیران. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا.
مۆزەخانەی ئەناتۆڵیا لە قەراقڵای ئەنکەرە لە ساڵی 1921 دامەزراوە. ئەم مۆزەخانەیە گەلێک ئاسواری شوێنەوارە دێرینەکان لە خۆ دەگرێت. پەیامنێری دەنگی ئەمریکا ئەیوب دیمێر لە ئەنکەرە سەبارەت بەم شوێنە سەرنجڕاکێشە راپۆرتێکتان پێشکەش دەکات. Müzeya Şaristaniya Anatoliyê di Quntara Qela Enqerê da li derî Bircan di sala 1921 da di du avahiyê Osmaniyê da hatiye damezrandin. Ev her du avahiyên ku xizmeta vê müzeyê dide cara yekem di sed sala 15 da li bazara Hespan hatiye durustkirin. Di vê müzeyê da berhemên arkeolojik li gorî Rêzekê hatine pîşandin. Yên dema paleolîtik, mezolîtik, neolîtik, serdema maden, Asur, Hitit, Firik, Urartu û di gelek beşên din da berhem têne pîşandin. Kesên ku di derkê müzeyê da daxilî hundir dibin yekser dema paleolîtik pêşwaziya wan dike. Yên ku li vê derê digerin xwe di nav dîrokê da hîs dikin. Yek şivan jî ji Iraqê Geştyar Haydar Mahmûdê. Tarîx Tirkî العميق. Di vê muzeyê de hemî serdemên mirovahiyê hene. Ez li vê derê dîroka giştî di carekê de dibînim. Aşûrî, Hîtî û yên din. Li her aliyên Tirkiye berhemên ku hatine komkirin di vê muzeyê de hatine pêşandan. Dema ez digerim ev berhem yekser min dikişîn nav dîroka xwe û ez jî bi vê yekê kêfxweş bûm. Di vê Müzeya Şaristaniya Anatoliyê da berhemên ku li çar aliyên Tirkiye hatine dîtin têne pîşandin. Di salona berhemên kevir da peyker û rolyefên Hitit û Asur herî zêde derketine pêş. Dîsa di vê müzeyê da fîgürên kevir, wêneyên dîwar, potên seramîk, gelek berhemên metal û kevir dikarin bibînin. Li vê derê fîgürên xwedevan da kîbela jî gelek girîng têne dîtin. Kîbela jineke û wek sembola zayînê û nîrxê jinê tê binavkirin. Li ber vê jî di vê müzeyê da jî giringiyeka mezin didin fîgurê xwedewendan. Ben Ankara'da oturmuyorum. Ez ji Ankara'nînim. Ji derveyê Ankara'yê hatim vê derê. Min di derbarê Müzexaneya Şaristaniya Anatolyayê de gelek tişt bîst bû. Lê cara yekê ku ez vê derê dibînim. Hem bi giştî ev müzexane û hem jî berhemên ku li vê derê têne pêşkeşkirin bandorek mezin li ser min çêkir. Ev ji bo min tiştekî nevaze ye. Di vê müzeyê da berhemê ku têne pîşandin ji wan gelek ji bo bikêrhatinê hatine durustkirin û gelek jî wateya wan ya sembolîk hene. Ji van berheman yek jî dîska rojê an jî Peskûviya Hitîtê. Ev berhem berî zayînê 2500 sal berê hatiye çêkirin û ana wek sembola Enqerê jî tê bikaranîn. Peskûviyê ku di nav vê dîskê da disekine aştiye sembolîze dike. Li ber vê jî ev müze ji bo her kesî wateyeka taybet diyar dike. Ji van yek jî arkeolog Zekî Coşkun e. Bu müze benim için. Ev muzexane ji bo min ciyekî bên vedanê. Ez pir cara ku tême vê derê û di her hatina xwe da li vê derê bi hestekî din vedgerim malê. Pêkanîne ku mirov bi yek yan jî du caran di berhemên vê derê bigihîje. Li vê derê deryayek berhemên dîrokî hene. Ez gavavana dibînim hestê min baş dibe. Müzeya Şaristaniya Anatoliyê di sala 1997 da li Swîsrê li bajarê Lozanê di nav 68 müzeyan da wek Müzeya Salê yekemîn hatiye hilbijartin. Li her derên dinyayê geştyar bes taybet têne vê derê û serdana vê müzeyê dikin. Berî pandemiyê her sal bi hezaran dahatin serdanê. Lê piştî pandemiyê di serdanê da daketineka dîtbar jî xwe nîşan dide. Eyüp Demir, Dengê Amerika, Ankara. داویا کورد کنکشن سلاوین فرهاد فلاحی خالد فتاح و بریوان یوسفی لی کنترلی بلی استودیو بفراو نوری من صالح دمیجر بمینن دناف خیر و خوشیه ده هر شاد و بختور بن